پرسیاری دووەممان هەیە پرسیاری دووەم تۆزێک زەحمەترە ئامادەن؟ باشە بڵێن بەڵێ چێ حەز دەکات بێت؟ هەربژی باشە ئەو دوو کچە جوانەی دواوە ئەو دووە جانی من وەرن جانی من دەی وەرە هەردووکتان وەرن بەڵێ وەرە جانی من وەرە ئەو کوڕە جوانەشمان لەگەڵ ئەو کوڕە جوانەشمان بابێت دوایی ئەو هەنێتریش هەڵدەستین باشە؟ ئەفەرین کوا چەپڵیان با بۆ لێ دەی جانی من دەبێت ئاوە ڕاوەستی باشە؟ زۆر باشە چە جوانەکەی من ئامادەیە بۆ ئەوەی پرسیارەکان وەڵام بداتەوە زۆر باشە تۆزێک ئاوە ڕاوەستن بۆی جوان یەکتر ببینین پێت وایە پرسیارەکە دەزانی؟ پێت وایە پرسیارەکە دەزانی؟ پرسیارەکە ئاسانە یان قورسە؟ ئیشاڵڵا ئاسانە دەیزانی؟ یەڵە کوا بزانم؟ دەی هەربژی ئیشاڵڵا دەیباتەوە ئەی تۆ چۆنی؟ باشم پێت وایە پرسیارەکە ئاسانە ئیشاڵڵا؟ دەیبێوە؟ زۆر باشە هەربژی ئەی تۆ چۆنی؟ یعنی ئەوەندە ئامادەی دەبێت پرسیارەکە یەکسەر وەڵام بدەیەوە وانە؟ ئاسانە؟ هەربژی ئەی تۆ؟ ئاسانە دەیبێوە؟ زۆر باشە پرسیارەکەمان دەڵێ با پرسیارەکە ئامادەکەین کە دایک و باوکمان پێویستیان بە یارمەتیە چه یارمەتیان دەدا؟ و هەڵبژاردنی تێدایە هەڵبژاردنی یەکەم ماڵەکەی تەنیشتمان هەڵبژاردننی دووەم ئێوە هەڵبژاردننی سێم برایەکانتان هەڵبژاردننی چوارەم خوشکەکانتان یاڵا بیری لێ بکەنەوە قسە لەگەڵ یەکتر بکەن قسە لەگەڵ یەکتر بکەن چێ دەیباتەوە چێ باشترین ئەوەیە کە بۆ نمونە دایک و باوکتان پێویستیان بە یارمەتی باشترین کەسە و یارمەتی دایک و باوکتاندا چێیە؟ ماڵەکەی تەنیشتانە خوشکتانە براتان یاڵە با لێرەوە دەست پێکەین چێ یارمەتی دایک و باوکتان دەدا؟ ماڵەکەی تەنیشتان یان بۆ خۆت یان خوشکت یان برات؟ بە خۆم ئافرین باشە بزانین ئەو چ دەڵێ؟ بە خۆت یان ماڵەکەی تەنیشتان یان خوشکت یان برات کامە؟ خوشکت یارمەتی دەدات؟ باشە ئەیە تو یارمەتی دەدەی؟ ئەنی وەڵامەکەی تو بە خۆت بی؟ باشە با بە خۆی بی ئەیە تو چێ یارمەتی دایک و باوکت دەدا ماڵەکەی تەنیشتان یان چێ؟ بە خۆت باشە ئەیە تو زۆر باشە وەڵامی ڕاست بەخۆیان با چەپڵە چالە بۆ لێدەی زۆر باشە هەربژێ دەستان